صلالة بنراني أرسراني صلالة بنراني بيجي بندي كردي صلالة ما مصال مدوانكي ونقري هرشوار بارشا والله أوين ركي ليبين بنا مالك ما برد مانشا صلالة ما كاكا مندي ديزايني خوشويس ما مصاي لوري خوشويس الشيداء ليدا لا بانا للشارواني بير بنا الشينا ماوا أي كم قرباني تو يبي مسيحي عن كاوا دانا يجي ليدا جدنا بقول بيزاوا خوشي كيوان محرومي كاكو السد أنوري ونرمني تابرز الشارع السلمانية كيوان محرومي أقام لي بيلانا تقينا لقعدة كان أبوال السلمانية هيدا الشارع السليماني شو مدي من جواني بشار بونا مدير بركاني او يشكي شكي راسنا مردا حال دقير شاني آرا كردي الرمزيكو كاينا لبرنجي فاني هاي طلعي اكتر خوش لكين باسماني سوراني او بقفتو بلكاني من بابندو غراني أشتكاني هي خندو خندو خنديا خندا شندا خبايا خندو خندو خنديا خندا شندا خبايا هر موحيدي ددميا على كاكم لميا هر موحيدي ددميا على كاتي كليا يا هوان خاصة بواقي لأشكال والله كيوان السودان كيوان معلومية حسيني كربلايا هاي موتك يا خانك يا اويني الله يا بانا للشارواني بيربط شاكي بنايا اراسي الشارواني سنجي دلي دريايا خوانك اخوي تورمي قلبي شيل الادوايا لقلب ماما الشيدانا هذا الشيل مللايا هيدو صالان ما عندي كردم يستاهل خلطايا دوني لشنا نمساني شيك ابو من قريايا بقصر شنان درويا خو آري بير نمايا يادي رسم صابيرا شربة ما أبيش نمايا بك اسماعيل قرباني نماشن ورقرايا أمن أو خاكو خولما حاجيد يدايا بريانا تكدر خوشنا الشارواني بوايا كامل الشارواني
بچی ئەوەیە شەوکەتی شەڕ بناسێ پێشمەرگەکەی ئێوەیە مەدیر و لەگا گۆسترەدا ئەو ژەردەوری ئێوەیە بەخوا قاچاقەکەم لە لەگەڵەوە بمدیەوە
زیبان دەجوە بگیرە کەسەکەم ئەیادی فاقیر هەریری خەڵای هونەرمەندەکەم گەر کەرکووکی لەبیرکەم گۆرانی من تەرکەکەم بۆ بەستم کاک سەردارە و ناوی دانی تێدەکەم لە بۆ دانی سویدی جاژۆ شلکە براکەم دانیش کوڕێکی بەرزە ئیفتیخاری پێدەکەم ئێستا نەیچەکی هەیە بڵێ لە هۆنەرەکەم دەردانیشم لەلابێ عیسا بۆ دوریا ناکەم ئەمان 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 هەی ئەمان ئەمان بۆچەری خۆ تۆ جوانی وەک بەری نیە لەسەر تاسەری وەک منەوە تۆ مشتەری تیژی ئەو سۆر و قاوێ هەر دەڵێ لێرۆفەری کوارێ خالی بەڕی وەک بەزم هەڵدا بەڕی نادینم هەڵدا بەڕی خالی قەدێ خواردووە نانی باری خواردنی بەڕی گۆرانی دەروێشی کۆڵەکارم خوایە بگە بە هاوارم وەکو شەیدانی مڵم خاوەنی چوار پێنج یارم سلەکەی بابە ئەی هاوار بۆنی سلێمانی نیە مۆسیقایە وەڵا خۆم بە خەریب ناسانە هەی دوێنێ نامەی بۆ ناردمە بەسادی ئەنتەرنێتە دوێنێ نامەی بۆ ناردمە بەسادی ئەنتەرنێتە نامەکەوە نووسراوە خۆ بەرکە چاوەڕێدە ئەی منیش دەڵێم بەرخەجان دڵم خاکی بەربێتە منیش دەڵێم بەرخەجان دڵم خاکی بەربێتە ئەوەش مامۆستا شەیدا هەموو ئومێدم بێتە لەگەڵ مندەی دیزاین بەخوا ئومێدم بێتە لەگەڵ مندەی دیزاین بیلا ئومێدم بێتە ئەی دەروێشم تۆ بەکارم خوایە بگە هاوارم ئەی دەروێشم تۆ بەکارم ئەڵڵا بگە هاوارم منیش وەکەڵ مەحرومی لە کیش نابێ ڕزگارم کەیوان بەراکە دووەزارە من لە هەشتا بێزارم کەیوان دووەزارەکان من بۆ هەشتاکە تەقاویدەکانێرە بەلای خۆم ئەیە چی خۆشیەکەم هەبووە ئەو چاوڕە چەپەودانی دەریا دڵی بەدبەختی بەدەستی خۆی ڕفاندی ئەی یارزانی بێ وەفایە لای ماسی بکات و هاندی بۆ ڕۆشتی بەچێت هێشتمە بە فەقیری و کەساسی ئەی نەخوا لە ئاهی مندا سەکە دۆست خۆشی نەبی شارەوانی وادەی لێ دەڕۆی قادر وامەندی مامۆستا هەڵمەندمەندەکە بەجیانی شەرەفکەندی ئەوەش مندەی دیزاین خراپێکی لە مێردی هەی دەروێشم